دروستبوون یاخود تەسیسی ئۆپیکیان کرد و پاشان ئیرانمان هەیە تەماشاکە بەڕێزان ڤەنزوێلا ئێران عێراق سعودی عەرەبیە لەگە کۆیتە تەماشاکەن 1 2 3 4 5 لە سەرەتای ساڵی 1960 لە وڵاتی عێراق ئەم پێنج دەوڵەتە ڕێکەوتن لەسەر ئەوەی کە چی بکەن ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ڕێکخراوێک دابنێن بە ناوی ڕێکخراوی ئۆپیکەوە لەوێوە ئەوانیش تەسیریان لەسەر چیە بێ نرخەکانی نەوت وەک چۆن لە ساڵی 1928 ئەگنەکاری ئەگریمنت لە نێوان ئەو حەوت کۆمپانیا گەورەیە ئیمزا کرا بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ و لە هەمان کاتیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا ئەمانیش بیریان لەوە کردەوە کە چیتر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیاسەتی نەوتی جێخۆی بگرێ و سیاسەتی نرخی نەوت جێخۆی بگرێ و پاشان تەسیریان هەبێت لەسەر نرخ و جوڵەپێکردن یاخود ئینفڵەچوێشن ئۆیل پرایسس لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخەکانی نەوت کەواتە بە شێوازێکی گشتی ئەم پێنج دەوڵەتە توانیان ڕێکخراوێک دروست بکەن کە تێیدا کۆنتڕۆڵی نرخەکانی نەوت بکەن Formit Foundation until the beginning of the 1970s OPEC was unable to increase oil prices کەواتە لە سەرەتایە بەڕێزان ئۆپیک نەیتوانی چی بکات لە سەرەتایە یعنی ئەم پێنج دەوڵەتە نەیانتوانی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر نرخەکانی نەوت دابرن نەیانتوانی تەسیریان لەسەر نرخەکانی نەوت هەبێت یعنی ئەم پێنج دەوڵەتە بەهۆی چیەوە reason was بەهۆی difficultly to OPEC members to agree on a common policy لەبەر ئەوەی کە ئەم پێنج دەوڵەتە سیاسەتێکی یەکگرتویان نەبوو قسەیەکی یەکگرتویان نەبوو یەکدەنگ نەبوون لەسەر ئاستی بەرهەمێنان لەسەر ئاستی هەناردەکردن و لەسەر ئاستی چۆنێتی ئینتاجکردنی نەوتەکان تەماشاکەی ڤەنزوێلایەک لەو دەوڵەتانی کە نەوتی هەبوو ئێران عێراق سعودیا کۆیت ئەم پێنج دەوڵەتی زۆر لە ڕابردووشا باسکراوە پێنج دەوڵەتن کە خاوەن زۆرترین احتیاطاتی نەوتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرهەمووان ڕێکەوتن کە بۆی کە تەسیریان هەبێت بەڵام بەهۆی نەگونجانیان چی بەهۆی ڕێگنەکەوتنیان لەسەر ئەوەی کە یەکدەنگ نەبوونیان لەسەر ئەوەی کە سیاسەتێکی یەکگرتو و سیاسەتێکی سەقامگیر دابنن بۆی کە تەسیریان نەبێت تا ساڵی چەند تا ساڵی 1970 کەواتە لە شەستەکان بۆ حەفتا بەس ڕێکەوتنێک کرابوو وهمی بوو جار لەجارێک کۆ ئەبوونەوە بۆ ئەوەی کە تەسیریان لەسەر نرخە بێ بەڵام لە دوایەوەی کە دەرەچوو لە کۆبنەوەکان ئیتر هەریەکە بە عیلاقاتی خۆی سعودی عەرەبی لەگەڵ ئەمریکا عیلاقاتی هەبوو عێراق و ئێران بەیەکەوە ڕێکەوتنیان کردو بەجیا بەدەر لەم ئۆپیکە مەسەڵەن کۆیت مەسەڵەن لەگەڵ سعودی عەرەبی نزیک کەوتبوونەوە ڤەنزوێلا بە هەمان شێوە ململانی لەگەڵ ئەمریکایە بوو یعنی بە شێوازێک لە شێوازەکان سیاسەتی نێودەوڵەتی و گرژی دروست بوو لە نێوان هەریەکێک لەم ئەندامانی ئۆپیک کە سەرەتاکەی بۆ ئەوە گەڕێتەوە و لەگەڵ هەموو ئەمانەشا the economic overall ability to produce is reduced by all greater economic scarcity وەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان توانای بەرهەمێنانی ئابووری کەم دەبێتەوە لە ڕێخستنەوەی نەوتە تەماشاکەم بەڕێزان لێرەوە لە دوای ساڵی 1970کانەوە لە 70 بۆ 80 قۆناغێکی تری سێکتەری وزەیە قۆناغێک بوو بۆ ئەوەی کە چی بێت قۆناغێک بوو بۆ ئەوەی کە باردۆخی کینۆی بۆ سێکتەری وزە بێتە ئاراوە و بۆ ئەوەی کە دەوڵەتان بتوانن چی بکەن بۆ ئەوەی کە دەوڵەتان بتوانن سوود لە سێکتەری وزە وەرگرن بە شێوازێکی گشتی بۆ ئەوەی کە تەمویلی اقتصادەکەیان پێ بکات بۆ ئەوەی کە تەمویلی ئابوووریەکەیان پێ بکات و بۆ ئەوەی بتوانن ئابوووریەکەیان دەوڵەمەندتر بکەن تەماشا بکەن بەڕێزان the economic overall ability کەواتە توانای ئاڕاستی گشتی ئابووری بۆچی to produce بۆ بەرهەمێنان is reduced کەمی کرد لەبەرچی by all greater economic scarcity لەبەر ئەوەی کە زانستی ئابووری یاخۆت بە بازارکردن شێوازی بە بازارکردن پێمان ئەڵێ چی scarcity توانای سێکتەری نەوت بە شێوازێکی گشتی چیانێ دەگمەنیانێ ئەشێت نەوت ڕۆژە لە ڕۆژان نەمێنێت کەواتە بەڕێزان بە شێوازێکی گشتی توانای ئابووری یاخود ئاڕاستی گشتی ئابووری بە شێوازێک لە شێوازەکان کەمی کردەوە بۆ بەرهەمێنانی نەوت ئەوەن وا بیریانەکردەوە لەبەر ئەوەی ئەشێت ڕۆژە لە ڕۆژان نەوت نەمێنێت لەبەر ئەوە ڕێکیش ناکەوتن لەسەر ئەوەی کە بتوانن سیاسەتێکی یەکگرتویانە بێ کەواتە بە شێوازی گشتی ئەگەر ئێستا ئەم ڕستەی سەرەوە تەرجەمەکەین بۆ ئەرزی واقعی ئێستا بەڕێزان ئەمە قسەیەکی زۆر دروستە لەم سەردەمایە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی وڵاتانی تازە گەشەکردوو بریتیە لە چی
بریتیە لەوەی کە ئەم دەوڵەتانە بە شێوازێکی سەرگی چیەکەن بە شێوازێکی سەرگی پشتە بەستن بە سێکتەری وزە پشتە بەستن بە داهاتەوەکەن وەکو باسمان کردووە وڵاتی عێراقیەکە کە لەو دەوڵەتانێکە لە 90 بۆ لە 95 داهاتی گشتی لەم وڵاتەیە پشت بە داهاتە نەوتەکە نەبەستێت کەواتە وڵاتی عێراق بەرهمێنەر و فرۆشیاری نەوتە کەواتە ئەو داهاتی کە لەم وڵاتەوە دەست ئەکەوێت لەم وڵاتەوە دروست ئەبێت بریتیە لەو داهاتانەی کە لە فرۆشتنی نەوتەوە دەستمانەکەوێت واتە بەرزبوونەوەی یان نزمبوونەوەی نرخی نەوت بە شێوازێک لە شێوازەکان کاریگەری هەیە لەسەر بودجەی گشتی عێراق بۆ لەبەرەوەی بودجەی گشتی عێراق لە 90 بۆ 95 وەک ئاماژەمان پێکرد پشت بە داهاتە نەوتەکانە بەستێت و لێرەوە کێشەکە دروستە بێ و لەگەڵ ئەمەشان زانستی ئابووری پێماڵێت ئیکۆنۆمیکس کاستی پێمانەوێت هەرچی سەرچاوەکانی سروشتیە هەرچی مەسەلەن کانزاکانەیە هەرچی نەوت و گاز هەیە لە ژێر ئەرزە پێمانەوێت دەگمەنیان هەیە کەواتە لێرەوە کێشە بۆ ئەم دەوڵەتانە دروست دەکات لەبەر ئەوەی کە پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستن کە ئەویش نەوتە لە کاتێکشان نەوت زادەست پێمانەڵێت سکارستی دەگمەنی هەیە و پاشان wealth is transferred from all consumer to producers لەگەڵ هەموو ئەمانەشا when price movement are sudden and drastic inflation and unemployment causes additional loss of output لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان کاتێک جوڵەی نەوت لە بەرزبوونەوە و نزمبوونەوە بەردەوامە بێت when price movement کاتێک جوڵەی نەوت یاخود نرخی نەوت جوڵە ئەکات موڤمنت دەکات ئەتوانین بڵێن when price fluctuation کاتێک نرخی نەوت بەرزە بێتەوە و نزم ببێتەوە are sudden and drastic بە شێوازێکی زۆر تون چی دروستە بێت لەم دەوڵەتانەی کە بە شێوازێکی سەرەکی پشت بە نەوتە بەستن بۆ نمونە عێراق inflation هەڵاوسان and unemployment بێکاری causes additional loss of output و لەگەڵ هەموو ئەمانەشە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمێنان بەڕێزان تەماشا بکەن wealth is transferred from all consumer to producer سامان یاخود سامانی نەوتی و گواستنەوەی ئەم سامانە لە بەکاربەرەوە بۆ بەرهەمێنەر یاخود لە بەرهەمێنەرەوە بۆ بەکاربەر بە شێوازێکی گشتی لە کاتی جوڵەکردنی نرخەکانە لە کاتی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوتا بە شێوازێکی زۆر تون چی دروستە بێت یەکەمیان ئینفلیشن هەڵاوسان دروستە بێت دووەمیان ئەنەمپلۆیمنت بێکاری دروستە بێت و پاشان دەبێتە هۆی کەمبوونەوەی بەرزە لێرە ئەگەین بەوەی کە ئەم دەوڵەتانەی کە بە دەوڵەتی ڕێعی ناوە بنێن دەوڵەتی ڕێعی بریتیە لە چی بریتیە لەو دەوڵەتەی کە پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستێت ئەویش نەوتە بۆ نمونە عێراق بۆ نمونە نەیجیریا بۆ نمونە چەندین دەوڵەتی تر پشت بە یەک سەرچاوی داهاتە بەستێت کاتێکە ئاڵوگۆڕێکی نرخ دروست ئەبێت لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیە تەماشاکەی ڕاستەوخۆ ئەمان چیە بن affected by the fluctuation oil prices کاریگەر ئەبن بە بەرزبوونەوە و نەزمبوونەوەی نرخی نەوت یعنی ڕاستەوخۆ لە وڵاتانەیە چی دروستە بێت ڕاستەوخۆ ئینفلیشن دروستە بێت هەڵاوسان دروستە بێت تەماشاکەی ئەگەر نرخی نەوت بەرزە بێت وەک چۆن لە ساڵی 2013 ڕوویە نرخی نەوت بۆیە $128 لە 120 بۆ $128 لە ماوەی ئەو ساڵەیە یاریە کرد بەرز و نزمیە کرد تەماشاکی چی دروست بوو لە عێراق ئینفلیشن دروست بوو ئینفلیشن واتە چی واتە زۆربوونی پارە لە وڵاتەکەتە و کەم زۆربوونی بەهای کاڵا و خزمەت گوزارەکان لە بەرامبەریشە کەمبوونی کاڵاکان واتە پارێکی زۆر هەیە لە بازاڕە بەڵام کاڵاکان کەم ئەبنەوە یاخود گران ئەبن تو هەر بێنە وەرچای خۆت ئەگەر هەموو کەسێک پارەی زۆر لە وڵاتەکەیە نرخی بەربووم و کاڵا و خزمەت گوزارەکانیش ئۆتۆماتیکی بەرزە بێتەوە ئەمە پێوترێ ئینفلیشن ئەمە پێوترێ هەڵاوسان کەواتە زۆربوونی بڕی پارەی لە بازاڕە و پاشان گرانبوونی بڕی بەهای کاڵا و خزمەت گوزارەکانەوە و پاشان چی دروستە بێ ئەنەمپلۆیمنت لەگەڵ هەموو ئەمانەشە بێکاری دروستە بێت لە وڵاتەکە بەرەزان تەماشا بکە ئەگەر نرخی نەوت داببەزێت وەک چۆن ئێستا ئێمە لەم بارودۆخەیە لە دوای کەرەنتینەکەەوە لە ساڵی 2020 بۆ 2021
گەورەترین گرژی ئابووری یاخود بارگرانی ئابووری یان داکشانەوەی ئابووری لەسەر ئاستی بازاڕەکانی دنیا دوور لە ئەمریکا بیگرە لە ئەوروپای بیگرە لە رووسیا بیگرە لە ئێرانە بیگرە لە عێراقا بیگرە لە تورکیا بیگرە هەر شوێنەکەڵی لە دنیا کاریگەر بوو بۆ بارودۆخە تەندروستیی کە ڕوویە لە ساڵی 2020 بۆ 2020 کە تا ئێستاشتا ئەم ڕۆژێک کە من قسەی تیاکەم هێشتا بازار سەقام گیر نەبووەوە هێشتا بازار جێگیر نەبووەوە ڕاستە بەرەو گەشانەوە یاخود بەرەو بوژانەوە بەڵام بە شێوازێکی گشتی هێشتا جێگیر نیە ئەمە هۆکارەکەی بۆچیە گەڕایەوە هۆکارەکەی بۆ دابەزینی نرخەکانە گەڕایەوە ئێمە لێرە ئەڵێن وێن زە پرایس موڤمنت کاتێککە نرخەکان جۆڵاکە وە گوتمان کاتێککە بەرزە بێتەوە ڕاستەخۆ چی دروستە بێت ڕاستەخۆ ئینفلیشن دروستە بێت بەڵام کاتێککە نرخی نەو دابەزێت ڕاستەخۆ چی دروستە بێت ڕاستەخۆ ئیمپلۆیمنت دروستە بێت ئەنئیمپلۆیمنت دروستە بێت ڕاستەخۆ بێکاری دروستە بێت وەکو چۆن ئێستا لە هەرێمی کوردستانە چەندین کۆمپانیا هەبوو مۆزەفەکانی خۆی ئیزننا حکومەت موچەی نایە حکومەت یعنی پاشەکەوتی کرد یعنی پاشەکەوتی موچەی خەڵکی کرد ئەسڵەن هەر پاشەکەوتیش نەما ئەمە هۆکارەکەی بۆچیە گەڕایەوە هۆکارەکەی بۆ وا گەڕێتەوە کە تەماشاکەن بەڕێزان نرخی نەوت دابەزی لەبەرەوە وڵاتی ئێمەش بە شێوازێکی سەرکی پشت بە داهاتە نەوتەکانە بەستێ پشت بە فرۆشتنی نەوتە بەستێ لەبەرەوە کە نرخی نەوت دابەزی بودجەیەکی باش یا پارێکی باش نایەتە ناو خەزێنەی دەوڵەتەکەی ئێمەوە نایەتە ناو بودجەی گشتیەوە چه عێراق بێت چه کوردستان کەواتە حکومەت پارە نایە بە خەڵکی تەماشای عێراق مەکە بە قەرز